پاڵەوانەتی مستەر ئۆلۆمپیا بۆ لە ژوانی بەڕێوە چێ کوڕە کوردێکی دانیشتووی سلێمانی چەند ڕۆژێکە لە ئەمریکایە و لە ئەمەیچەر بەشداری کردووە کە ئەویش ئارام ئەمینە و 2 مەدالیاشی بەدەستهێناوە. ئارام ئەمین لە ڤیددیۆیەکی تایبەت کە بۆ سپۆرت مەگەزینی ناردووە باز لە چیرۆکی بەشداریکردنی خۆی دەکا لە مستەر ئۆلۆمپیا و بەدەستهێنانی 2 مەدالیاکەی. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش هاوڕێیان و دۆستان و خۆشەویستانی وەرزش بە تایبەتی وەرچی لە ژوانی لە کوردستانی عەزیزدا. من ئارام ئەمین پاڵەوانی بەشداربووی ئۆلۆمپیای ئەمەیچەری جۆویدەر لە ویلایەتی فلۆریدا لە شاری ئۆرلاندۆ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەسپاس بۆخوا بۆ پەڕی خۆشحاڵیەوە بۆ پەڕی شانازی پێکردنم بە کوردبوون و بە ئاڵای کوردستانەوە توانیم لەسەر ستەیجی ئەم پاڵەوانێتیە بە ناوبانگە ناوازەیە 2 مەدالیای پڕناوازە پڕسەنگین بتوانم بەدەست بێنم لە کلاس و ڕشتەی جیاوازەکانی لەشی خۆمە کە سپاس بۆخوا توانیم مەدالیایەکیان پلەی دووەم لە پاڵەوانێتی فیزیک کە من باڵام 170 سانتیمە کە بەداخەوە لە ماستەرە بەشداریمان پێکرا بە حکمی لۆدی زۆری پاڵەوانێتیەکە کران بە تێکەڵبوون واتە بە گروپ واتە لە تەنیشتی من هەر لە تۆپە لە تۆپ 5 کەما بووە کە من لەم مەدالیانە دووەمم بەدەست هێناوە بوو باڵای سەرووی مەتر و 90 سانتیم واتە ئەمە هیچ یاسایەک ڕێ بەم وەرزشە نایە کە شتێکی وا دروست بێ بەڵام بە حکمی لۆت بێ بە شتێکی ئاسایی. سپاس بەخوا من توانیم پلەی دووەم بەدەست بێنم بۆ پەڕی خۆشحاڵیەوە هەگبەی توانە و بەرهەمەکانم زیاد بکەم. لە بەشێکی تری بەشداربووەکەمدا بۆدی کلاسیکی پێڵێن کەوش بە هەمان شێوە وەزن و باڵا بەیەکەوەیە کە میدڵ وەیە خوار 80 کیلۆ وەزنەکەتە 79 بۆ 80 بەپێی باڵای من باڵام 170 سانتیمە کە وەزنەکەشی خۆشم بۆ سەر ستەیج و بۆ سەر قەپان با بڵێهێنا ئەو ڕێکەی کە بتوانم بەشدار بم لەگەڵ گروپی خۆمە. ئەمیش بە هەمان شێوە بە حکمی لۆدێکی زۆر لەسەر پاڵەوانێتیەکە و درێژکردنەوەی کاتی پاڵەوانێتیەکە وەکو ڕۆژ توانرا تێکەڵبوونێک دروستکرێت کە بە هەمان شێوە لەمیشا لەگەڵ مابوو باڵایەکی سەروی 20 سانتیم لە من زیاتر یاخود 30 سانتیمی دەتوانم بڵندتیایە بوو لە تۆپەکانە دواتر ئینشاڵڵا ئەبینرێت و بڵاوەکرێتەوە لە ڤیددیۆکانە کە لە چه ئاستێکا با بڵێ من توانیمە سوپاس بۆخوا پلەی سێم بەدەست بێنم. من زۆر سەربەرزم زۆر خۆشحاڵم کە توانیمە ئەم ستەیجە جوانە وەکو کورد بدرەوشێنمەوە وەکو تاکە عراقیش لێرە بووم بەدەر لەوەی و کوردیش تاکە کورد بووم کە لەم پاڵەوانێتیە بەشدار بووم. ئەم پاڵەوانێتیە ساڵانە لە وڵاتی ئەمریکا وەکو قیمەی پاڵەوانێتیەکانی لە جوانان با بڵێن ئیڤێنتێکی تەواو جیاواز لەخۆگرێت کە لە تەواوی سەرزەویەوە خەڵکانێک بە کۆی ڕەنگ و زمان و نەتەوەکان ڕووی تێەکەن بە شێوەی فەردی باوەڕ پێکراواتە تۆ لەشێکی گونجاوت هەبێ بۆ سەر ستەیجەکە و بتوانیت بەشداری بکەیت دەرگاکراوێ و هیچ کێشەیەک نییە لە وەرگرتنتە هەیە بەڵام بەمەرجێک منبەرشەیپی NPCت هەبێواتە تۆ پاڵەوانێکی باوەڕ پێکراوی ڕێکخراوی NPC IFBB لە ژوانی جیهانی بیت کە من بۆ پەڕی خۆشحاڵیەوە نزیکەی 5 ساڵە ئەندامی ڕێکخراوی NPC جیهانیم کە منبەرشەیپی تایبەت بە خۆمم هەیە و ساڵانە بۆم هەیە لە هەچ پاڵەوانێتێکی دنیای NPC یاوێ بتوانم بەشداری بکەم و ئەندامێکی سەرەکیم. لێرە ئەوەی کە جێی خۆیەتی من ئاماژەی پێ بکەم ویشەوەیە کە ئەم تیشێتە جوانەی مامە کە توانیم بۆ پەڕی خۆشحاڵیەوە بیچڕم وەری بگرم بیدرەوشێنمەوە لە پاڵەوانێتیەکەیە و کە ماوەی
هەفتەیەکەم ئیڤێنتە بەردەوامە 3 ڕۆژی پەشی پاڵەوانێتەکەی من بوو کە بۆپەڕی خۆشحاڵی لەگەڵ کۆمەڵێک لە ناوبانگە جوان و دیار و پێشینەکان و ئێستای لە ژوانی ئۆڵمپیای گەورەکانە من توانیم لەگەڵ هەمویانە وێنە و ڤیدۆی تایبەت بکەم و کە زۆربیان خۆشحاڵ بوون بۆی کە ئەم کەسایەتیە سەرۆکە و مەزنەی ئێمە با بڵێن توانیوێتی ئێمە وەکو نەوەیەکی جوان پێشێش بکەین لە وەرزشی شابەدە نەبێت لە هەموو کارێکی نەتەوەی کوردیدا و من زۆر سپاسی تایبەتی مێ بۆ هەموو لایەک زۆر سپاسی کاقوبا دەکەم کە بە بەردەوامی توانیوێتی هاوکارێکی باشی پشتگیریکردنی پاڵەوانێتیەکانم بێت بەم دوو مەدالیا جوانە و 19 مەدالیەکی جیهانیشمێ خۆی مەدالیەکانم بوون بە 21 مەدالیا.